خۆی گەورە ڕەحمتان پێ بکە و خۆی گەورە یارمەتی دەرمان بێ بتوانین ئەوەی کە ئەو تاغوتانە دروستیان کردووە چاچیکەینەوە ڕاستیکەنەوە تەبەنەوانش ئێستا گاڵتیان بە عەقڵی ئێمە دێڵە کوێی خوارە تا ئێوە ڕاستیکەنەوە ئەوانمە چۆنەڵین تاغوتینەوەڵە ئێرهابینە تیرۆریستنە ئێوە دێن ئاخێڵی حەمە 36,000 پێشمەرگەش کوشتە لە نێوانی پارتی وێچێتی ئەوە هی پەکەکەوانەی سووریاوە حسابی بۆ ناکرێت بۆچیان بە کوشتە دەن هەتا وەکو یەک ئەلمانی بمێنە حاکم بێ ئێوە لە هەر ڕسوار هەر چەساوا بن ئەو مسلمانان خوساوانش کە جەناب دەیڵ بە تەکی تڕۆن خوساونەتەوە ئەو مسلمانە خوستاوانش نەگەڕێنەوە بۆ ئیسلامەکە بەخوای ئەرز و ئاسمانەکان قەسەم لەمە زەلیلترە بن ئەوانە ڕێگایان گۆڕیوە ومن أعرض عن ذكري فإن له معيشة ضنكا ونحشره يوم القيامة أعمى قال ربي لما حشرتني أعمى وقد كنت بصيرا قال كذلك أتتك آياتنا فنسيتها وكذلك اليوم تنسى ئەوانە ژیانی دنیایان لەسەر تەسکەکەینەوە لە قیامەتیشا بە کوێری حەشریانەکەین هاوارەکەن خوایە بۆچی کوێرین کە لە دنیاە چاو ساغ بووین فەرمە لە بەرەوەی ئێوە ئاەت و بەڵگە و نیشانەکانی ئێمەتان بۆ هات قورئانەکەتان بۆ هات حەقیقەتی عەقیدەکەتان بۆ هات بەڵگە نوویستەکانتان خرایە بەردەست هەمووی تێگەیشتن بەڵام پشتگوێتان خست و بیرخۆتان بردەوە ئەوە ئێوەش ئەمڕۆ بیرەخرێنەوە بیرە چنەوە و ئێتیمانتان پێ نادرێت هەتا نەگەڕێنەوە بۆ ئەم دینە هەتاوەکو ئیمان وەرنەگرین ئیمان و تەکالیفی ئیمان تەکالیفی ئیمان ئەوە نییە خەڵک وابزانە وڵاگەروتی مسلمانم و ئەهلی مزگەوتیشە حتاوەلەوە ئەهلی مزگەوتیشە چدایەوەی کە ئەبوو جەهلە لە دەرەوەی مزگەوت کە چێڵ بەخوا ئیماندارە کاکە کابراڵە باوەڕم بەخوا هەیە تۆ بۆ پێڵەی کافرە یخوا ئەبوو جەهلی شەروا بوو ئەبوو جەهل ڕوویە کردە ئاسمان ئەیزانی کە خوای گەورە لە فەوقە جای خوایە چێمان لەسەر حەقین سەرکەوتنەکە بەو بدە یعنی ئەشتیزانی کە سەرکەوتن لەلایەن خوای گەورەوەیە ئەوەش عەقلی بوو ئاوا ڕێگای لێ تێک چوو خەڵکێکەسە لەسەر ڕێگاکە لای داوە لە مەساری خۆی وازانە هەر لەسەر حەقە ئێستاش ئەو گاڵتەی بە عەقلی ئێمە دێت کە بیرخستنەوانە دەین إيمان بتكاليف إيمانه قالت الأعراب آمنا قل لم تؤمنوا ولكن قولوا أسلمنا ولما يدخل الإيمان في قلوبكم ئەم خەڵکە ئەعرابیەی مزگەوت پێویستە ئاور لە خۆی بداتەوە بزانێ دینی خوای گرتووە یان نا قل يا أهل الكتاب تعالوا إلى كلمة سواء ئەبێ بەم خەڵکەوا بوترێتەوە ئەبێ پیان بوترێتەوە بڵێن قل يا أهل الكتاب لستم على شيء حتى تقيموا التوراة بەم خەڵکەش بڵێن قل يا أهل القرآن يا أهل الإسلام لستم على شيء حتى تقيموا الإسلام ئێوە خەڵکەوازی لە هەموو شتێکە ناواتۆ دوای جۆن دەیوی کەوتۆ کاک بەرهەم ساڵحی کردو بەڕابر لە شوێنی پێغەمبەر عەلەیهی سڵات دوایەوەی کە ئێمە سەلەفی جیهادین تیجارەتی ڕۆژ یعنی چی ئەو ڕۆژە ئەفرۆشنێ وەکو عەلافێکی موفلیس سەوزە فرۆشێکی موفلیس پیازەکانی پیشاون سیرەکەی تەواو هەمووی پەچیان کەوتووە هیچ قودرەتی غێزایی نەماوە ئەنجای فرۆشێ وڵا باویەوە نەما خێرا بڕۆم گەنموجۆ بفرۆش پێویستە بگەڕێنەوە بۆ ئیسلامەکە ئێمە سەرکەوتنمان بەم ئیسلامێت دامەزراوێتی شخصیەتی کوردی لە قەدیمەوار بەم ئیسلامە بوو خیانەت لە ناو ئەهلی ئیسلامە کەم بوو ئەوانەی خیانەتیانە کرد 5-6 لە ناویان لە تاریخایە بەڵام لە زمانی عەلمانێتی ئەم تاغوتانەی کوردەواریە کوردایەتی لە 7 نێرینە 5 بوو بەجاش لە زمانی سەدامە کەس پێ عەیب نەبووکەوە وەرەقەی جاشێتی پێ ئێستاش هەروایە بەس جاشێتی مۆدێرن بە بۆیم باخەوە ئێمە پێویستە بگەڕێنەوە سەر ئیمان هیجرەت جیهاد ئیوا نوسڕەت کە ئاەتەکانی 72-74 سوورەتی ئەنفال ئەگەر بمانێ ئەو واقعە بگۆڕین وەظاهرەن ئەو واقعەش ناگۆڕێ ئەگەر نەیگۆڕین ساڵ بە ساڵەڵێن خۆزگەم بە پارمان باشتر بوو لە ئێستا پارتان باشتر بوو پاری من نا پێرارتان باشتر بوو لە پار ئەو زمانەی احتیلالی لێبوو باشتر بوون لە ئێستا ساڵی 2008-2009 باشتر بوون خەڵکی توانن شکات لە حاکم قایر بکە لای ئەمریکایەکە ئەمریکایەکان هاتن لە سەیداوا لە قسمی داخلیەکەیاندا بۆی تەدیبی سەری ڕەش بکەن کاتە ئەمریکایەکان کولفی کولون دوای کە ڕۆژ بوو بۆ هەڕەج و مەڕەجێ کە خەڵک ئاو نییە بیخواتەوە لە کەربەلا
زۆر زەروریە بگەڕێنەوە بۆ دینەکە عەزیزانی من هیوادارم خی پەروەردگار ئێمەشێوەش هیدایەت بدا لە خۆمان گرێ بە ماعیەتی خۆی وەلمان نابێ بەرچاومان ڕۆشنکە بە نووری خۆی سینەمان فراوانکە بە خۆشەویستی خۆی برایەتی دینیمان بەهێزتر کە بمان کە بەداتی قەدەری خۆی بۆ گۆڕانکاری بمان کا بە وزەی شۆڕشەیەکی واکە بتوانێت گۆڕانکاریەکی ڕیشەی لە کوردستانە دروستکە. ئەقول قولي هذا واستغفر